باشە جەمبەر خواحافیز خاڵم ئەوە چیەکەی؟ جارەکەم لەگەڵ برادەرە چ قسەم دەکرد ئێوە کە هاتمێک سەردات خستەوە؟ ئێستا پێم وڵات لێ وەستای هیچ. زۆر باشە زۆر باشە تەواو حەلیەکەم ژانە بێخەم بە دیسانە بەزمەیە کاکە بەخۆم قسەی لەگەر دەکەم بێخەم بە دەرەسی قەت بە من نییە ئەم بەخۆم قسەی لەگەر دەکەم پێی دەرم مۆزوعها ناکرێن دەک سایلیکەوە لە بۆیان جانە من دەرێم ئەمن ئەی خوایە ئەو ئیشەی پێ بڵێم پێی نەڵێم ئەخر تۆ بڵێ ڕازی بێ ئەو لە کێ قسە دەکا ڕاڕا با بچم بەخۆم حەلیە باشە دوای وەختت لی قسان دەکەینەوە دەی جارە خواحافیز ئەوە کێ بوو؟ هەر کەسێک بی یانی نابێ من بزانم؟ چ پەیوەندی بە تۆیە کە ئەمە قسەی لەگەر چێ دەکەم چەند جار پێم گوتی وازم لێ بینە کە قسەی لەگەرێکە چ دەکەم لێم مەپرسە چێ بوو باشە سافی خۆ گوناحم نەکردو بۆ دەنگەڵدێنی چایەکەت بخۆ پێش شەکرە؟ ئەو نییە شەکرە لەلایە شەکرت بۆ چییە؟ یان تەلەفۆنەکە دڵخۆشی کردووی شەکرت ناوێ دیسان دەست بە بۆ زمانم مەکەوە یعنی قسەت خۆش دەکەی دوایە دەبی شتێکی کە من ئیزعاجم کەیوە نییە؟ ناکوو دڵم دەیزعاجت کەم سافی باش چایەکەت بخۆ با مێشک داران بێ شتێک هەمێ دەمێ بۆت باس بکەم یا الله خێر معمەلێکی کارتۆنسازی هەیە پێویستیان بە کارمەندە ئەویش ئافرەت سافی منیش هەر لە ماڵەوە هەر لە ماڵەوە و ئیشەکەش دەزانم و پێم دەکرێ و دەتوانم یارمەتیەکی تۆ بدەم بۆ نەیکەم من چەند زار پێم گوتی لەکنە من ژن نابی ئیشکە جارێت کە و مۆزوعی لەگەر من مەکەوە بۆ ژن مرۆڤ نییە؟ مرۆڤ سەرسەر و سەرچاوم پیاو لە بۆ ئیشی دەرێ و ژن لە بۆ ئیشی مارە ئەتو دوایە لە چت کەمە؟ باشە بە قوربان دەزانم لە هیچم کەم نییە بەڵام پێم خۆشە دەستم لە گیرفانی خۆم بێت جار و بار دڵم بە شتێکەوە بە پارەی خۆم بیکڕم هێندێک مناسبێ پێم خۆشە بە پارەی خۆم شتت بۆ بکەم سافی ئەمە کەینێوەم لە تو کردیە تو پێویست بە پارەی بی لێم تێناگەی پێم خۆشە حرەکەیەکم هەبێ ئەوەندە لە ماڵێ دانەنیشم چەند قەڵەو بووم ئەوەندە لە ماڵێ دانیشتوم ناوەڵا دەتەوێت حیای من بی لە دەرێ برنجنی سافی ئیش دەکاوە نییە؟ سافی گیانەوە هەر ڕاضەیەکە هەر بۆ خۆم وزەیەک وەردەگرم دەڕۆم دەرێ دوو مرۆڤ دەبینم دوو قسە دەکەم نابێ خۆ سجن نیم تەواو جومعە و پێشەموان نات بەمە دەرێ خەلاص دەرەوەندەیە سافی یعنی بەس من نابێ ئیش بکەم سەیری ڕەشوانی برات ناکەی سیر کە خێزانی ئیش دەکات چەند تەباشن بەیەکەوە چەند سەر و دڵیان خۆشە ئەتو بەس بزانە زمانت لەوەندە درێژ دەکەی کە ناوی ڕەشوانی دێنی ڕەشوان بەس زەلام نییە کاکە زەلام دەبی وەکو من بینێلی خێزانی لە دەرەیشکە بەس تۆ زەلامی سێر وەڵا ڕەشوان و خێزانی هیچ ئەیبیان نییە و ئیشیش دەکەن پێکەوە بەیەکەوە سەفەر دەکەن بەیەکەوە پارە سەرف دەکەن یعنی من ئیش بکەم وە دەزانی چ مشکلە دروست دەبێت لەو ماڵی تۆ جگە لەوەی کە بەرەکەتێکی زیاتر دێتە ماڵەکەمان تو دەزانی بە کو باسی ڕەشوانی دەکەن لە دەرێ درێژنەکەی هیچ دەکات نانی بەژنەکەی پێیا دەکات ئەوانەی واو قسانە دەکەن بەڕای من هیچ عەقلیان لە مێشکیان نییە بەهیچ نەوەگە مۆزوعی لەگەر من دەکەیەوە نییە هیچکردن و نابیتن وەرە پێم بڵێ هەر تەلەفۆنەکانت دەزانن خەریکی چی بەکەڵکی من نایی تۆ چەند جار پێ برم نایۆ تەلەفۆنەی نێنیەوە ئاخیر جار تەو جارەی